سڵاوتان نەبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. ئێستای مامڕۆ لە یاریگای کەمال سەلیمین لە شاری سلێمانی چالاکیەکی ناوازە، چالاکیەکی تەواو جیاواز لە شاری سلێمانی ئەمڕۆ بەڕێواچێت. ئەویش چالاکیەکی وەرزشیە کە ئەم چالاکیەکێکە لە چالاکیەکانی 239مین ساڵیادی دامەزران و بنیادنانی شاری سلێمانی. ئەم چالاکی کە ئەمڕۆ لێرە بەڕێواچێت تۆپی پێ تەواوی ڕەنگەکان تەواوی بیرروڕاکان کۆکاتەوە و یاریەکی دۆستانە، یاریەکی خۆش لە نێوان تیمی ڕۆژنامە نووسان و نووسەران هەروەها لەگەڵ هونەرمەندانە بەڕێواچێت. یاریەکە دەستی پێ نەکردووە، چەند خولێکێکی دیکە یاریەکە دەست پێکات. ئەمانەوێت بچین لای چەند یاریزانێک لە یاریەکە لە تیمی هونەرمەندان بزانین چۆن خۆیان ئامادە کردووە بۆ یاریەکە و ئای پێشبینیان چییە بۆ یاریەکە. سڵاوتان لێ بێم کاتتان باش. دکتۆر سڵاو دەبێ. دکتۆر پەیامت چییە بۆ ئەم یاریە جەردە یاریەکە دەستی پێ نەکردووە و بزانین چۆن خۆتان ئامادە کردووە. وڵی ئەوە بە خۆی جەماعەت هەر قسەی خۆشمانە کردووی تر ئاگامان لە یارینی و یاریەکە بۆ خۆشیە پێشە شتێک بە هیوایەوەی کە بتوانین یاریەکی بە چێژ و بۆ خۆشیە و بۆ یادی سلێمانی ئەزیزە و یاریکی برایانەیە زیاتر زۆر هینمان بەوە نەکردووە تاکتیک دابنین و پلان دابنینەوەی یاریەکە بۆ خۆشی وتر کێ جوانتر یاریکەرەی باتەوە. گروپێکمان هەیە لە وەتسەپ بۆی تەشکیلەوانە دابنین هەمووی ئەوت من هێرش بەرم ئەتر بەس سیڤان عەباس و بزانوتی من بەرگریکانم وتمان گۆڵتمیش بە کاگاسۆ وتتم کاگاسۆ تەشکیلەکەوا دابنێ گۆڵچیەک و سیڤان و نۆ هێرش بەر. کاکارۆن سڵاوت لەبێ. خۆتان ئامادە کردو بۆ یاریەکە بنەوە؟ وەڵاهی ئەوەی من ئەیبینم یاریەکی بەتانوچەش ئەبێ و حتمان بڕیاری بردنەوەشمان ناوە لەگەڵ دکتۆرە ئەمە وەمان بڕیاراوە کە گێمی دووهەم یاری بکەین. ئیتر دڵنیام یاریەکی خۆش ئەبێ و ئەشی بینەوە دڵنیام. تۆ لە کوێی ساحەکە یاریەکە؟ من لە پێشەوە یاریەکەم زیاتر. خۆ جمهوری شوێی؟ حتما ئەرژەنتین. حتما ئەرژەنتین. باڵێ. ئەمڕۆ تەسەوڕەکەی چەند گۆڵ بکەن؟ ئێوە وەکو هونەرمەندان چەند گۆڵ لە ڕۆژنامە نووسان بکەن؟ تەسەورەکەم لە 5 گۆڵ زیاتر بکەین. ئەوان هیچ نەکەن؟ بۆ نا یاری گۆڵی هەرتی ئەکرێ گۆڵیش نەکەن بەڵام دڵنیام کە گۆڵ ئەکەن بەڵام ئەمە 5 گۆڵ زیاترەکەین. دکتۆرڕات تۆ پێشبینی چەند گۆڵەکەی؟ وەڵاهی بۆ گۆڵ پێشبینی ناکەم چونکە بەڕاستی جارێ نازانین یاریزانەکانی ئەوان کێ بەڵام بە حکمیەوەی کە دیقەتمانە لە ڕاهێنانەکانە تەسەورەکەم منیش هەر هونەرمەندان بیباتەوە. دکتۆریشان پێوە دیار نییە دڵنیام ئێمەی بینەوە خۆشە بێت و ئێمەش وەکوتم لە ئەوڵەوە وامان بڕیاراوە کە خۆمان بەڕاستی زۆر هیلاگ ناکەین و گرنگ ساغ و سەلامەتی قاچ و قولی هەموو یاریزانەکانە. چییە زۆر ترسناکترە لە تیپەکەیەوە؟ ترسناکی بۆ چیتیە خۆ دێ و درنج نازانم دکتۆر ڕەوایتیایە هەچی باسی لەو لە هاچیەکان لە دکتۆر ڕەوایتیە بەخوا وانەما مصابم خۆشی لەوان مصابم ئەژن و ئەوانم تەواو نییە بەڵام ئینشاڵڵا یاریکی خۆشە بێت. هەمیشە سەرکەوتوو بن، دەستان خۆش بێت. خۆتان ئامادەکەن ئازیزان و خۆشەویستان. پاش کەمێکی تر چەند خولەکێکی دیکە یاری نێوان تیپی ڕۆژنامە نووسان و نووسەران لەگەڵ هونەرمەندان دەست پێکات لەگەڵ ئێوە بینەری یاریەکە بین پاشە نەگەڕێنەوە. بەبوونەی دووسەوتی دووەمین ساڵ یادی بریادنانی جوانترین و گەورەترین و نازدارترین شاری کوردستان شاری سلێمانی. وەڵا ئازیزان وەک ئاماژەمان پێکرد کە یاریەکە چەند خولێکێکی مابووە لە ئێستادا یاریەکە دەست پێ دەکات. چەند چالاکیەک لە ناو یاریگاکە ئەنجام ئەدرێت. یاریزانانی هەردوویانەکە هاتوونەتە ناو یاریگاکە و لە چالاکی یەکەمدا خات و شاناز ئیبراهیم ئەحمەد خانمی یەکەمی عێراق دەچێتە لای یاریزانەکان پێشوازی لە یاریزانەکانەکات و پاشان چالاکێکی دیکە دەبێت کە ئەویش نمایشکردنی تابلۆیەکی نووسەر و ڕۆشنبیر هێمن قەرەداخیە کە ماوەیەک لەمەوبەر بە ڕووداوێکی هاتوچۆ گیانی لەدەستدا کە لەلایەن ڕۆژنامە نووسانەوە تابلۆکەی دانراوە و لە ئێستادا پێشوازی لە یاریزانەکانەکرێت و پاش چەند خولەکێکی دیکە یاریەکە لە نێوان هەردوو یانەی ڕۆژنامە نووسان و نووسەران
و هەروەها یانەی هونەرمەندان دەست پێ دەکات ئەمە یەکێکە لە چالاکیەکانی 239مین ساڵیادی بنیادنان و دامەزرانی شاری سلێمانی کە بەهۆی کەشوکەوەوە ئەم چالاکیە لە هەفتەی ڕابردوودا نەتوانرا ئەنجام بدرێت و چالاکیەکە کەوتۆتە ئەم هەفتەیە و ئەمڕۆ لە شاری سلێمانی لە یانەی کەمال سەلیم ئەم چالاکیە بەڕێوە دەچێت و یاریەکە دەست پێ دەکات. فیکەی یاری نێوان هونەرمەندان بەرامبەر بە نووسەران و ڕۆژنامە نووسان لەسەر لاکێشەی سەوزی یاریگای کەمال سەلیم لێ دەدرێ مامۆستا دکتۆر ئەحمەد میران لە هێڵێژبەری تیپی نووسەران و ڕۆژنامە نووساندایە پڕمەترسیە جوڵەکانی سەرنجڕاکێشە هیوای مەلاقادر تۆپێکی پڕمەترسی و دەرەوە یاریگا یەکەم کۆرناڵ سوج لە بەرژەوەندی یاریزانانی تیپی نووسەران و ڕۆژنامە نووسان کاک کامەران هەڵبەتە بۆ ئالان ڕۆف تۆپ لە ناوەندی یاریگایە وەردەگیرێتەوە لە بەرژەوەندی هیوا جارێکی تر یاریزانی ژمارە 99 سیروان غەریب پڕمەترسیە یاریزانی ژمارە یەک یاریزانی ژمارە یەک لێدانێکی بەهێز و گۆڵ گۆڵالان ئەشی توانی گۆڵ یەکەم لە بەرژەوەندی یاریزانانی هونەرمەندان گۆڵێکی نمایشی جوان وەڵا پیشەگەرانە یەکەم گۆڵ تۆمار کرا لەلایەن ئەژیەوە تیپی هونەرمەندان وەڵامەداتەوە بە فیکەی ناوژیوان هەژار تایمی یەکەمی یاریەکە کۆتاییات. بەڵێ عزیزان جێمی یەکەمی یاری نێوان ڕۆژنامە نووسان و نووسەران لەگەڵ هونەرمەندان کۆتایی هات لە بەرژەوەندی یان تیپی هونەرمەندان کە گۆڵێکیان تۆمار کرد بەبێ گۆڵی بەرامبەر کەواتە ڕۆژنامە نووسان و نووسەران لە جێمی یەکەمە هیچ گۆڵێکیان نییە بۆ زانیاری زیاتر سەبارەت بە یاریەکە و بۆ جێمی دووەم چۆن خۆیان ئامادە کردو ئەشمەلایەکێک تر لە هونەرمەندان کاک سیڤانم لەگەڵا سیڤان هونەرمەند وار لە هەمان کاتیشدا هاوکارمان لە کورسات کاک سیڤان سڵاوت لێ بکاتەوە هەربەژی بەخێر بێن سەرچاو کاک سیڤان هیلاکیت پێوە دیارە یاریەکە بەگشتی لە جێمی یەکەما چۆن ڕۆی والله یاریەکە تقریبا ئێمە و هەر نووسەران تا وەک یەک وا بووین وەکو ئاست چونکە بەڕاستی وەرزش ئەبێ بەردەوام بی ئەبێت هەمیشە تۆ وەرزش بکەیت بۆی کە بتوانانی لیاقەتە بێمە وەکو پێویست وەرزشەوان نین بەڵام خۆشەویستێکی زۆرمان هەیە بە وەرزش و ئێمە گۆڵێکیشمان کردووە. گۆڵەکەی بۆ جێمی دووەم من لە تیمی بەرگریە یاریەکەم ئەگەر ئەم جێمە پچمە پێشەوە گۆڵەکەم پێیانوتم بەستۆ بەرگریت وڵی تر لەگە یاریەکە بینی بێ من هەر لە بەشی دواوەی یاریەکەم بەڕاستی تر هەر زۆرمان دووشە بی پێشمەوە دیارە چونکە بەردەوام بەرگریەکەیت سیان بۆ دیانی تر تۆ بێت وا بکەی کە نێڵی تۆپەکە بەرن گۆڵ بکەن دەستی خۆش بێت یاریەکەم بینیم بەرگریکارێکی زۆر باشی لەشە ساغ بێ سەرکەوتوو بیت ئەچمە لای ئەو یاریزانی کە لە جێمی یەکەمە گۆڵی یەکەمی تۆمار کردووە من ئەڵم گۆڵی یەکەم ینی گۆڵی تریش تۆمارەکەیت کاگەژی گۆڵی یەکەمی تۆمار کرد با خۆی قسەمان بۆ بکات سڵاو لە جەنابیشتان بەخێر بێن سواز بۆی کە کورسات هەمیشە پێشەنگە لە هەموو بوارەکانە ئەم یادەش بەرز هەنرخێنین گۆڵەکەش پێشکەشە بە 239 ساڵی ئەم شارە زیموە باشە بەگشتی یاریەکە چۆن هەڵەسەنگێنی جێمی یەکەم گۆڵێکە تۆمار کردووە بۆ جێمی دوم چۆنە بێت پێشبینیە قورسە بەڵام هەوڵێ میشەڵا گۆڵی تەر تۆمارکەم بەڵام وەکو ئاست نزیکین لەیەکەوە یعنی وە نییە بڵێم زۆر ئاسمان باشترە لەوان ئەوانیش فرسیان هێناوە و فرسیان چوانوە ئاسمان لە یەکەوە زۆر نزیکە هەمیشە سەرکەوتوو بیت دەستی خۆش بێت کاگەژی سەرکەوتوو بیت ئەزان و خۆشەویستان یاریەکە بەردەوامی هەیەەوە جێمی یەکەمی یاریەکە کۆتایی هاتووەک ئاماژەم پێکرد بە گۆڵێک لەلایەن تیپی هونەرمەندان بەرامبەر بە تیپی ڕۆژنامەنووسان تیپی ڕۆژنامەنووسان هیچ گۆڵێکیان تۆمار نەکردووە و لە جێمی دووەمە بینەری یاریەکە بین بزانین لە کۆتاییە ئەنجامی یاریەکە بە چیەگات لەگەڵماندا بنازیزان و خۆشەویستانم تۆپ لە بەرژەوەندی یاری زانانی هونەرمەندی شاری سلێمانی ئەنجامەدرێ فێکەی هەژار هێڵە هەژار هێڵە ژمارەنۆ لێدانەیەکی بەهێز بەڵام دیوار لە بەرامبەر ئەم تیپەدا ئەم لێدانە داوەستایەوە هەیە گۆران محەممەد نمایشێکی جوان
گۆڵی یەکسان بوونەوە لە دەرەوەی ناوچەی سزا پڕپلان و تەکتیک لێدانێکی بەهێز گۆڵێکی گۆرچک بڕ لە کاتێکی ناساز لە بەرژەوەندی نووسران و ڕۆشنبیران تیپی هونەرمەندانە تۆپێک بەڵام جارێکی تر وەردەگیرێتەوە خۆشەویستان و ئەزیزان بە فیکەی ناوبژیوان هەژار ئێستا یاریەکە کۆتاییات بە ئەنجامی یەک گۆڵ بۆ هەردوو لا بە یەکسانی بەم شێوەیە و بەم جۆرە کۆتایی ناتوە بە یاریەکە بەرک و بە لێدانی 5 پەناڵتی لە ناوچەی سزا بۆ یەکلاکردنەوەی ئام یاریە ئێستا هەژار پەنا بۆ لێدانەکانی یەکلاکەرەوە لە نێوەڵی سزادا دەبات بۆ دیاریکردنی تیپی براوەی نێوان هونەرمەندان و ڕۆژنامە نووسان. وڵا ئەزان یاریەکە بەردەوامی هەیە بەڵام لە ئێستادا جێمی یەکەم و جێمی دووەم کۆتایی هاتووە بە گۆڵێک بۆ هەردوو لە ڕۆژنامە نووسان و نووسەران گۆڵێکیان هەیە لە بەرامبەردا هونەرمەندانیش گۆڵێکیان هەیە و لە ئێستادا بە پەنارتیا دیارێکە تەواوەکرێت ئەچمە لە یەکێک لە ڕۆژنامە نووسەکان بەڕێز هاوکار ئێزت میکا کاکاوکار سڵاوت لەبێت سپاس کاکڕەوەند یاریەکە بە یەک گۆڵ بەرامبەر بە یەک گۆڵە وەستا بە پەنارتیات کۆتایی یە دیارەکە پێشبینیتان چییە بەپەی پەنارتیاتەکە بێت چی ئەیباتەوە لەبەرەوەی ئێمە گۆڵچەکەمان قەڵایەکە پێم وایە لە پێش پەنارتی یەکەمان ناکەوێنە گەڕی دووەمیش براوە بین خۆیان حاسی کردو بۆ ئەوە بەڕاستی نازانم بۆ گۆڵە چۆن لێمان کرا نازانم ئەگینا براوە بین کاکاوکار بەدەر لە یاریەکە بەدەر لە ئەنجامەکان بوونی ئەم یاریانە بوونی ئەم چالاکیانە بۆ شاری سلێمانی تا چەند گرنگە سلێمانی هەمیشە کۆکەرەوەی هەموو ڕنگ و دەنگە جیاوازەکان بووە سلێمانی تابلۆیەکی نەخشێنراوە لە هەموو ڕەنگەکان کۆکردنەوەی نووسەران و ڕۆژنامە نووسان لە هەموو ئاراستە جیاوازەکان ینی سەری تیپی ڕۆژنامە نووسان کە ڕۆژنامە نووس سەر بەخۆی لێ ڕۆژنامە نووسی میدیەکانی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی شیوعی حیزب ئیسلامیەکان هەموو ڕۆژنامە نووسان بە یەکەوە کۆک و تەبا لە ناو یاریگایەکە بە یەکەوە یاری ئەەکەین ئەمە زۆر پەیامێکی گرنگە هونەرمەندانیش بە هەمان شێوە ئەبین هونەرمەندی میوزیسیان هونەرمەندی شانۆکار هونەرمەندی شێوەکار هونەرمەندی گۆرانی بێژ هەمویان بە یەکەوە ئەوانی ژاتون بەرامبەر بە ئێمە یاریەکەن ئەمە زۆر پەیامێکی گەورەیە بۆ سلێمانی ئەوە ئەسلمێنەکە سلێمانی هەمیشە کۆکەرەوەی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانە ئێستا یاریگای کەمالسەری هەمان شتی سلماند دەستان خۆش بێت کاکە سپاس بۆ تۆ ئازیزان وەک ئاماژەم پێکرد یاریەکە لە ئێستادا بەردەوامی هەیە و هەردوو لە گۆڵێکیان هەیە بە لە ئەنجامە بە پەنارتیا دیارەکە کۆتایی پێهێنرێت پێکەوە بینەری یاریەکە بین بزانین بە پەنارتیات کام تیپەیان ئەبنا براوەی یاریەکە یەکەم لێدان ئەزیزان و خۆشەویستانم دەچینەوە سەر لا کێشەی سەوزی یاریگای کەمال سەلیم یەکەم لێدان بامەر غەریب بەرامبەر بە شوار ڕەباتی بامەر گۆڵی تۆمار نەکرد ئۆ یەکەم لێدان لە دەستدرا لەلایەن بامەر غەریب یاریزانی ژمارەیەکی تیپی هونەرمەندان بەرامبەر بە ئێسماعیل عوسمان هەم خاوەنی گۆڵی یەکەمی هونەرمەندان لێدانێک بەڵام گۆڵێکی جوان و بەهێز گۆڵێکی تەواو نمایشی لە باڵی چەپی گۆڵ پارێز ئێسماعیل عوسمان گۆڵە تۆمار کرا هێڵا گۆران بەرامبەر بە شوان ڕەباتی هێڵا گۆران خاوەنی گۆڵی یەکەم و یەکسانی ئێستا لێدانی زا لێدانی پەناڵ با شێوازێکی هونەری جوان گۆڵی یەکەمی تیپی نووسەران گۆڵی یەکەم لە بەرژەوەندی نووسەران بەڕێزانم لەگەڵماندا بن چاوتان لەسەر لاکێشە و ناوچەی سزای باڵی ڕاستی یاریگا یاریزانی ژمارەنەوەی تیپی هونەرمەندان ئام تۆپە جێبەجێەکە تۆپ لە بەرژەوەندی کێیە گۆڵە بەڵێ 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 گۆڵێکی جوان بەڵێ خۆشەویستان و ئازیزانم بەم جۆرە و بەم شێوەیە تیپی هونەرمەندانی شاری سلێمانی سەرکەوتوو بوون بە سەر نووسەران و ڕۆژنامە نووسانی شاری سلێمانی لە یاریەکی نمایشی جوان و پڕ میهرەجانێکی پڕ جوڵە و جوان لەسەر کەمال سەلیم بەم شێوەیە و بەم جۆرە ئێستا ئاهەنگی سوورپۆشانی تیپی هونەرمەندانی سلێمانی لە باڵی ڕاستی یاریگاوە دەگەڕێ بەڕێز کاقوبات خەڵاتی تیپی دووەم پێشکەشەکات کاپتنی تیبا فەرمێت زۆر سپاس بۆ کاپتن و هەر بەڕێز کاقوبات خانمی یەکەمی عێراق بەڕێز شانازی برایم ئەحمەد ئەفەرمێ بۆ دابەشکردنی خەڵاتی یەکەم کە تیپی هونەرمەندانی شاری سلێمانی بوون
دواتر وێنەی یادگاری هەردوو تیپ لەگەڵ بەرپرساندا دەگیرێت و کۆتایی بە مەراسیمی ئامیاریە بە بۆنێ باڵێ خۆشەویستان ئێستا جامی یەکەم یا جامی براوەی ئەمیاریە لەلایەن ئاسۆ جەمال موختار وێنەگری بەتوانا و ناودار وەرگیرە بەم جۆرە و بەم شێوەیە کۆتایی بە یاری نێوان هەردووتی بات ئێستا دوایمین وێنە یادگاری لەسەر لاکێشەی سەوزی یاریگای کەمال سەلیم دەگیرێت و دواتر کۆتایی بە تەواوی ئەم مەراسیم و میهرەجانە دێ کە ئەمڕۆ بارتەقاو بە پێشکەشکردنی 239مین ساڵی بنیادنانی شاری سلێمانی ئەنجامدرا کە بە سپۆنسەری میدیایی کورسات هەروەها لە کورسا سپۆرتەوە پەخشکرا. بەڵازان لەگەڵتان بەردەوامین یاریەکەی نێوان ڕۆژنامە نووسان و نووسەران بەرامبەر بە هونەرمەندان کۆتایی هات لە بەرژەوەندی هونەرمەندان یاریەکە کۆتایی هات هونەرمەندان توانیان یاریەکە بەرنەوە هەرچەندە یاریەکان بردوێتەوە بەڵام مۆکۆیان ئەڵێن هەم ڕۆژنامە نووسان هەم هونەرمەندان باز لاواکەن کە گرنگ ئەنجام نییە گرنگ بەشداریکردنەوە گرنگ ئەم چالاکیە گرنگانەیە بۆ شاری سلێمانی ئەم چالاکیە ڕەنگا و ڕنگانەیە کە تەواوی ڕەنگەکان تەواوی بیر و بۆچوونەکانی لە شاری سلێمانیا کۆ کردوێتەوە یەکێکی دیکە لە ڕۆژنامە نووسانم لەگەڵای کاکشوانم لەگەڵای کاکشوان سڵاوت دەبێت سپاسڵاوتان لەبێت سپاسەکەم بەخێر بێت کاکشوان هەرچەندە یاریەکەشتان دۆڕان باسی ئەوە کرد کە باسی یاریەکە نەکەین ئەی باسی چی بکەین خۆی دۆڕانەکە لە یاری دۆستایەتی خۆی نابێ پەناڵتی تابێ بەڵامی تروایان کرد کە ئەبێ یەکێک بیباتەوە ئەوە بوو باسی ئەو بکەین کە یاریکی خۆشمان کرد هەمانگیمان هەبوو لە دەرەوەی ئێرە چ چینی هونەرمەندان کە بەکارە هونەرەکانیان بە ستایلەکانیان جیاوازن چی ڕۆژنامە نووسان و نووسەران بە ئیشەکانیان بە تێڕواینەکانیان جیاوازن بەڵام لێرە هەمومان پێکەوە کۆبووینەوە ئەمە زۆر گرنگ بوو لە یاریەکە گرنگتر بوو ئەم چالاکیانە ئەبێ لە سلێمانیا هەبێ ئەم چالاکیانە گرنگە بۆ سلێمانی کۆکردنەوەی بە بڵین تەواوی بیر و بۆچوونەکان کۆکردنەوەی تەواوی ڕەنگەکان خۆی بۆ خۆی زۆر گرنگە لە یادی سلێمانیە چالاکیکی ئاوا هەمومان بەشداریمان کرد هەممان بە ڕۆحێکی وەرزشیانەوە زۆر بەمان دووری لە وەرزش بەڵام لێرە پێکەوە بە ڕۆحێتێکی وەرزشیەوە یاریمان کرد و هەماهەنگیمان دروست کرد و پەیوەندیمان دروست کرد و یەکترمان ناسی زۆر گرنگ بوو هەم بۆ ئێمە هەم بۆ یادەکە کە یادی شاری سلێمانیە دەست خۆش بێت بەڵای زان و خۆشەویستان یاریەکە کۆتایی هات و بەبردنەوەی تیپی هونەرمەندان بەرامبەر بە تیپی ڕۆژنامە نووسان و نووسەران وە خۆشیان ئاماژیان پێکرد گرنگ بەشداریکردنە گرنگ بوونی ئەم چالاکیانەیە لە شاری سلێمانیا ئەمە یەکێک بوو لە چالاکیەکانی 239مین ساڵیادی بنیادنان و دامەزرانی شاری سلێمانی بەڵام بەهۆی کەشوهاوە ئەم چالاکیە کەوتە ئەم هەفتەیە و ئەمڕۆ توانرا چالاکیەکە ئەنجام بدرێت هیوای کاتێکی خۆش بۆ هەمولایەکە خواست.